سێ ساڵە هەرێمی کوردستان نوقمی قەیرانی دارایی بۆ هیچ هەوڵێکی جددی و کرداریش لەلایەن دەسەڵاتدارانی هەرێمەوە بۆ تێپەڕاندنی ئەم قۆناغا لە ئارەدا نییە. کاتێکیش قەیرانە خوڵقێنراوەکان و هەژاری و دۆخی خراپی گوزەران بە هەزاران مامۆستا و فەرمانبەر دەهێنێتە سەر شەقامەکان و هاواری برسێتی وەژاری دەکەن. نوخبەی دەسەڵاتدارانی هەرێم لە جیاتی بەدەمەوچوونی هاواری خەڵک پانێل و کۆنگرە و کۆنفرانسی بێنجام دەرخواردی ڕای گشتی و شەقام دەدەن. لە ماوەی کەمتر لە 2 هەفتەدا لە شارەکانی سلێمانی و هەولێر و دوهۆک زنجیرەیە کۆنفرانس و پانێل کە بەناونیشان و ئامانجی جیا لەلایەن دەستەبژێری دەسەڵاتدارانی هەرێمەوە بەڕێوەبران و بەستراون ملیۆنان دۆلاریش لە قوتی خەڵک و بودجەی گشتی بۆ ئەو جۆرە چالاکیانە بەخرجراوە بەبێ ئەوەی هیچ کام لەو کۆنفرانس و پانێلانە کەمترین سوودیان بە ئاراستەی باشکردنی بژێ و گوزەرانی هاوڵاتیان هەبێت. ئەو بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستان تێیدا دەژی لە پەخستنی پەرلەمان و پاشەکەوتی موچە و وێرانبوونی بازار و پەرێشانی کەرتی پەروەردە و خوێندنی باڵا و هەموو ئەو دۆخەنە هەموارەی کە چین و توێژەکان تێیدا دەژین و دوجاریش ڕژانە سەر شەقامی چین و توێژەکان و داواکاری بۆ چاکسازی ئەوە دەگەێنێت نەخۆشیەکە تەواوی جەستەی کۆمەڵگەی تەنیوە و تاک بە تاچی هاوڵاتیانی هەرێم جگە لە نوخبەیەکی دەستڕۆیشتووی سیاسی بازرگان هەز بە ئازارەکەی دەکەن هەر بۆیە تا دێت دەنجی ناڕزایی شەقام بڵندتر و سەقفی داواکاریەکان بەرزتر دەبێتەوە. بەشێک لە چاودێرانی سیاسی و شرۆڤەکاران دۆخی ئێستای حکوومەت و شێوازی بەڕێوەبردننی دەسەڵات لە هەرێمی کوردستان بە دەوڵەتی عوسمانی دەشوبهێنن لەو کاتەی لە کۆتاییەکانی تەمەنیدا بە دەوڵەتە نەخۆشەکە ناوزەد دەکرا. وەک چاودێران باسی لێوە دەکەن دەوڵەتی عوسمانی لە کۆتاییەکانی تەمەنیدا دووچاری نەخۆشی گەندەڵی و مەحسوبیەت و سەرهەڵدانی ستەمکاری بوو بەبێ ئەوەی بتوانێت چارەیان بۆ بدۆزێتەوە. بە شێوەیەک بەهۆی ئەو نەخۆشیانەوە جەستەی دەوڵەتەکە داوەشا و دوجاریش هەر ئەو نەخۆشیانە سەری ئیمپراتۆریەتەکەی خوارد و هەرەسی هێنا و پارچە پارچە بوو.